أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، یەکێکی تر لەو کەسانەی کە خوای پەروەردگار خۆشیان ئێوێ و لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ خۆشیان مەوێ ئارامگرانە ئەسابیرونە، کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئالی عیمرانە لە ئایەتی 146دا خوای تەعالا فەرمێ وكأي من نبي قاتل معه ربيون كثير فما وهنوا لما أصابهم في سبيل الله وما ضعفوا وما استكانوا والله يحب الصابرين. خوای تعالی باسی پێغەمبەرەکان ئەکا کە چەندین پێغەمبەر هەبووە، لەگەڵیا هاوڕێی هەبووە، هاوڵی هەبووە، هاوڵێلێک کە خواناس و ڕوو لەخوا بوون، ڕبیونە کەثیر فما وهنوا، هیچ خاو خلیجیان توش نەبووە، هیچ ساردی و سستیەکیان توش نەبووە لما ئەصابەهم فی سەبیل الله، لەوەی کەوا تووشیان ئەبوو لە پێناوی خوایە، ساردی و سستیان توش نەئەبوو لەسەر ئەو ناڕەحەتی و ئەشکەنجە و ئازارانەی کە ئەیان چەشت لە پێناوی خوایە، تووشی لاوازی نەئەبوون و پشتیان هەڵا ئەکرد، وازیان لە حەق و ڕێبازی حەق نەئهێنا، وەخوای گەورەیش ئارامگرانی خۆشە بێ، والله يحب الصابرين، وەخوای گەورەش ئەو کەسانەی خۆشە بێ کە لەسەر ڕێبازی حەق و ڕاستی بەردەوامن و ئارامگرن و خۆگرن. بەڕاستی خۆشەویستەکانم، ئارامگرتن و خۆگرتن یەکێکە لە صفاتە هەرە گەورەکانی ئیماندار. هەموومان پێویستمان بە سەبر و ئارامگرتنە، هەموو کەسێک لەم ژیانە پێویستی بە سەبر و ئارامگرتنە، یعنی هەر کەسێک لەم دنیاە ئارامگرتنی تیا نەبێ و ئەم سیفەتە گرنگەی تیا نەبێ، بەڕاستی ناتوانێت لە ژیانە بژێ ژیانێکی مسلمانانە. تۆ خۆت بۆ خۆت پێویستت بە ئارامگرتنە وەکو نەفسی خۆت کە بیگریتەوە لە حرام و لە تاوان، پاشان ڕایشی بێنی لەسەر تاعەت و عیبادەتەکان. بۆ نمونە لای کەمی تۆ پێویستت بەوەی هەیە کە ڕۆژی 5 جار کە نوێژەکەی پێویستە بتوانی لەسەر ئەو نوێژە و لەسەر ئەو تاعەتە ئارام بگری. هەروەها ڕۆژوگرتن، ئەسڵەن ڕۆژوگرتن بە سەبر ناوبراوە، چونکە ئەگەر کەسێک نەتوانێ ئارام بگرێ ناتوانێ بەردەوام ببێ لەسەر ڕۆژوگرتنەکەی. هەروەها لە ماڵەوە تۆ لەگەڵ خێزانتە، لەگەڵ هاوسەرەکەتە، پیاو لەگەڵ ژنەکەیە، پێویستە ئارام بگرێ لەسەر هەندێک کەم و کورتی کە ئەیبینێت لە خێزانەکەی. و هەروەها بە پێچەوانەشەوە ژن لەگەڵ پیاوەکەیە پێویستە ئارام بگرێ لەسەر هەندێک صفات و طبیعەت کە لە پیاوەکەیە هەیە. بەرامبەر بە مناڵەکانت لە پەروەردەکردنی مناڵە، ئینسان ئەگەر ئارام نەگرێ ناتوانێ بەردەوام ببێ. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە بە پێغەمبەرەکان و پاشان بە مسلمانانیش ئەفەرمێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها. أمر بخيزانەکانت بکە کەوا ئارام بگرن لەسەر نوێشکردن
يعني أمريان بيه بكن نوێژ بکەن و ئارامیش بگرە لەسەر ئەو ئەمرەی کە پیان ئەکەی ئارام بگرە چونکە ئەگەر ئارام نەگری هەر جارێک دوو جار سێ جار پێدوت کردی دوای ئەوە نەیکرد یعنی تەبیعەتی مرۆڤ وایە ساردبوونەوەی تووشە بێ دوای ئەوە ناتوانی تا ئەخیر بەردەوام ببی لەگەڵیا بۆیە پێویست بە ئارام گرتنە هەروەها تۆ ئەگەر مۆزەفی لە دائیرەیەکە تۆ ئەگەر دوکاندارێ بی تۆ ئەگەر هەر کاروبارێکت هەبێ لەم ژیانە پێویست بە ئارام گرتنە ئەگەر ئارام نەگری ناتوانی تا سەر بیبەی زۆرێک لەوانەی کە دوکان دانن بۆ نمونە من برادێکم چێشتخانەیەکی دانا 3 مانگ بەردەوام بوو لە شوێنێکا لەسەری دوای ئەوە هەڵی گرت تەحملی نەکرد نەیتوانی بیباتە سەر چونکە ماوەی 3 مانگ تو هەر خەڵک بە تەواوەتی ناتناسێ تەحملی نەکرد لەو شوێنە هەڵی گرت بردێ شوێنێکی تر وا بزانم هەفتەیە بەردەوام نەبوو لەسەری دوای ئەوە لەوێش بردێ شوێنێکی کە 1 ڕۆژ بەردەوام بوو لەسەری لەوە داوازی هێنالی تحملی نەکرد کە تەحملیشی نەکرد خەڵک ناناسێەوە ناتوانانی کارەکەت بەردەوام ببی لەسەری بەڵام خەڵکانێک هەیە لەسەر کارێک بەردەوامن ئەگەر جارێ 2 جار مانگێ 2 مانگ 3 مانگ 4 مانگیش زەرەر بکەن دوای ئەوە کە خەڵک ناسیانی و ئوسلوبیان هەبوو و توانیان خەڵک و سەرنجی خەڵک بۆ لای خۆیان ڕاکێشن دوای ئەوە لە ئەخیرە ئەگەن بەو ئەنجامەی کە ئەیانەوێ هێواش بە سەبر و ئارامی ئەتوانن ئەو ئەنجامە بەدەست بێنن کە ئەیانەوێ کەوابوو لە هەموو کاروبارەکانی ژیان تا پێویست بە ئارامگرتنە تەنانەت ئەگەر تۆ ڕئیسی وڵاتێکیش بی ئێمە زۆر جار باسی ئەوە ئەکەین کە ئیمامی عومەر عادل بووە براینە عەدالەتی ئیمامی عومەر بەبێ ئارامگرتن نەبووە تۆ بچووکترین کار ها لە ژێر دەستا چەند نەفەرێکی کەم یا هەر مناڵەکانی خۆت لە ماڵەوە سەیرەکەی چەندی عادل بی تووشی دەیەها کێشە ئەبی لەگەڵیانە جاری وایە ئیستیغلالی عەدالەتەکەی تۆ ئەکەن بۆ ئەوەی خراپەکار بن بۆ ئەوەی خراپە بکەن ئیستیغلالی ئەوەکەن کە تۆ کەسێکی ئیمانداری کەسێکی عادل و دادپەروەری زوڵم ناکەی ئیستیغلالیەکەن بۆیە پێویست بە ئارامگرتن هەیە بۆ ئەوەی بتوانی کاروبارەکانت جێبەجێ بکەی ئەگەر ڕئیسی وڵاتێکیش بی بگرە ڕئیسی وڵات ئەرکەکەی لە هەموو خەڵک زیاترە زانایانمان قسم العلماء الصبر إلى 3 أنواع زانایانمان تقسيمي صبر وآرام قرتنيان كردوتا 3 نوع النوع الأول وأعظمها هو الصبر على العبادات لأن العبادات أو الصبر على الطاعة لأن العبادات شاقة على النفوس وتحتاج إلى مصابرة ومجاهدة عبادات لسر نفس قرانة طاعة كردني إخوة بجهناني أمركاني إخوة لسر نفس قرصة بيويستي بآرام قرتن هي تابتواني بردوان بي خلقي زور للرمضان ده سكن بنويش ڕۆژوش ئەگرن بەس دوای ڕەمەزان ناتوانن بەردەوام ببن لەسەری ئارامیان نییە بەردەوام ببن لەسەری بۆیە نایبەنە سەر بەڵام خەڵکانێک هەیە تەمەنیان 80 ساڵ بەسەرەوەیە ئەگەر پرسیاریان لێ بکەیت تۆ لە ماوەی ئەم 80 ساڵە چەند ساڵە نوێژەکە یعنی چەندێکی نوێژت کردووە پێت ئەڵێ 65 ساڵە من نوێژەکەم تەرکت کردووە ئەویش پێت ئەڵێ نەک تەرکم نەکردووە بەڵکو لەوانەیە ئەتوانێت سوێنی لەسەر بخوا کە 1 نوێژیشی نەفەوتاوە 65 ساڵ آخر ئەمە ئارامگرتنی ئەوێ تۆ ڕۆژانە 5 فەرزە نوێژ بکەی 65 ساڵ ئەمە ئارامگرتنی ئەوێ بەبێ ئارامگرتن ناتوانی بەردەوام ببی لەسەری النوع الثاني الصبر عن الوقوع فيما حرم الله يا الصبر على المعاصي آرام قرتن لسر أوي كوا قناح نكي خوش يسكانم وسائلي قناح روج بروج زيادة روج بروج بتايبتي لم ظروفي خومانا
زۆر ئاسان بۆ گوناحکردن، یعنی ئەو وەسائلانەی کەوا تۆ گوناحی پێەکەی زۆر ئاسان بوو. جاران وەسائلی گوناح قورستر بوو، بەڵام سەردەم تا پێش بکەوێ وەسائلی تەکنەلۆجی تا پێش بکەوێ زیاتر تۆ ئەتوانی گوناح بکەی بەڕێگای ئەنتەرنێت، بەڕێگای مۆبایل، بەڕێگای وەسائلە تەکنەلۆجیەکان. بۆیە سەبرگرتن هەتا بێ قورسترە لەسەر ئەوەی کە گوناح نەکەی، لەسەر ئەوەی کە دوور بگری لە مەعسیەت. لەبەر ئەوە ئەگەر ئیماندار سابر نەبێ و ئارامگر نەبێ، ئەگەر دڵی خۆش نەبێ بەو مژدانەی کە خوا و پێغەمبەری خوا دایانە بۆ ئەو کەسانەی کە دوورەگرن لە گوناح، ئەگەر نەترسێ لەو هەڕەشانەی کە خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایانە لەو کەسانەی کە گوناحەکەن، ناتوانێ بەردەوام ببێ. لەبەر ئەوە ئارامگرتن لەسەر ئەوەی کە گوناح نەکەی جۆرێکی تر لە جۆرەکانی سەبر. بەشی سێیەم یا قسمی سێیەم، القسم الثالث هو الصبر على أقدار الله المؤلمة. ئارامگرتن لەسەر قەدەرەکان کە دێتە سەرتا، ئەو قەدەرە بە ئازارانەی ناخۆشانەی کە دێتە سەری ئینسانە، کە خوای تەعالی لە قورئانە باسیەکە ئەفەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ وَالْجُوعِ ونقص من الأموال والأنفس والثمرات. تاقیتانەکەینەوە بە نەخۆشی، خۆت نەخۆشەکەوی، تووشی دەیەها ئازار و نەخۆشی ئەبی. تاقیتانەکەینەوە بە کەس مردن و بە خۆشەویستان مردن. تاقیتانەکەینەوە بە فەقیری و هەژاری، جاری وا هەیە بە دەوڵەمەنی بە پێچەوانەکەی شێوە. تاقیتانەکەینەوە بە زۆر لە ناخۆشیەکانی دنیا کە هیچ کەسێکی لێ بەدەر نییە، یعنی هیچ کەسێک لەم تاقیکردنەوانە بەدەر نییە. وبشر الصابرين، مژدە بەرە ئەو کەسانەی کەوا ئارام ئەگرن. الذين إذا أصابتهم مصيبة، ئەوانەی کە ئەگەر تووشی مصیبەتێک بێن قالوا إنا لله وإنا إليه راجعون. ئیمان بە قەدەر وایان پێ ئەکا کەوا ئارام بگرن، دڵخۆشبوون بە مژدەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وایان پێ ئەکا کە ئارام بگرن. ئەگینا زۆر ناڕەحەتە ئینسان ئارام بگرێ لەسەر دۆست مردن، بۆ نمونە لەسەر خۆشەویستان، دوورکەوتنەوەی خۆشەویستان زۆر قورسە، زۆر ناڕەحەتە تۆ لە کوتوپڕێکا کوڕێکت لەدەست بدەیت، کچێکت لەدەست بدەیت، لە کوتوپڕێکا خوشکێک، برایەک، لە کوتوپڕێکا باوکێکی بەسۆز، دایکێکی زۆر بە بەزەیی لە کوتوپڕێکا لەدەست دەربچێ، یان لە کوتوپڕێکا مێردەکەت، یان لە کوتوپڕێکا هاوسەرەکەت لەدەست بدەیت. ئەمە زۆر قورسە، زۆر ناڕەحەتە. بەڵام ئەگەر ئینسان لەبەر خاتری خوا سەبر بگرێ، ئارام بگرێ، دڵی بەوە خۆش بێ کە حیات و ژیان بەس ئەم دنیایە نییە، بەڵکو حیاتی حەقیقی پاش مردنە. ئێمەش ماوەیەکی کەم پاش ئەم ماوە کەمە ئەگەڕێنەوە بۆ لای خوای تەعالی، ئەوە معنای ئینا لله وئینا ئیلەیه راجعون. پاش ئەم ژیانە کەمە خۆشمان ئەمرین و ئەگەڕێینەوە بۆ ئەو حیاتە حەقیقیەی، بۆ ئەو ژیانە ڕاستەقینەی کە خوا ئێمەی بۆ خوڵقاندووە. ئەو کاتە دڵت سەبووری بۆ دێ و ئەتوانی ئارام بگری. و خوای تەعالاش لە قورئانە لە 90 شوێنە باسی سەبری کردووە، چونکە بەو سەبرە نەبێت تۆ ناتوانی ژیان بەسەر ببەی. ئیتر ئەو سەبرە لەسەر تاعەت و عیبادەتەکان بێ، یا لەسەر حرامەکان بێ کە خۆت دوورگری لە حرامەکان، یان وەکو سەبرگرتن بێ لەسەر ئەو مصیبەت و ناڕەحەتیانەی کە دێتە سەرتا لە ژیانی دنیا. لەبەر ئەوەی سەبرگرتن و ئارامگرتن زۆر زۆر گەورەیە لای خوای تەعالی، بۆیە پاداشتەکەشی زۆر گەورەیە. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئینەما یوفە الصابرون ئەجرهم بغەیری حیساب. ئەفەرمێ بەڕاستی ئارامگران ئەجر و پاداشتی خۆیان وەرەگرن بەبێ ژمارە، یعنی ژمارەیەکی دیاریکراوی بۆدا نەناوە بۆ پاداشتەکەیان، لەبەرەوەی پاداشتەکەیان زۆر گەورەیە. و خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ والملائکة يدخلون عليهم من كل باب
سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار. يعني پاداشتی ئەهلی بەهەشت زۆر زۆر گەورەیە لە لای خوای تەعالا و مەلائیکە هەموو پێشوازیان لێ ئەکەن لە هەموو دەرگاکانەوە پێشوازی لەو کەسانە ئەکەن کە ئەڕۆنە بەهەشتەوە پاشان پیان ئەڵێن سەلامی خواتان لێبێ لەسەر ئەو ئارامگرتنەی کە ئارامتان گرت. چونکە هەموو ئەوانەی لە دەرگاکانی بەهەشتەوە ئەچنە ژوورەوە هەمووی بە ئارام و سەبر ئەچنە ژوورەوە. هەموو سەبر وای پیان کردووە کە بتوانن ئەو بەهەشتە بەدەست بێنن. عەتای کوڕی ئەبی ڕەباح بۆمان ئەگێڕێتەوە ئیبن عەباس ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ ئەلا ئوریکە ئیمرەئەتەن من ئەهل الجەنە، ئایا پێت پیشان نەدەم ئافرەتێک کە لە ئەهلی بەهەشت بێ، يعني ئافرەتێکی ئەهلی بەهەشتت پێ پیشان نەدەم؟ وتم بەڵێ. وتی فقلت بلى قال هذه المرأة السوداء، فرمووی ئەم ئافرەتە ڕەشە ڕەشت پێستە ئەهلی بەهەشتە. أتت النبي صلى الله عليه وسلم، هات خزمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم، فقالت وتي أي بيغمري خوا إني أسرع وإني أتكشف فادعوا الله لي. فرمووی من تووشی پەرکەم دێم ولا کاتێکی شاد تووشی پەرکەم دێم، يعني لەهۆش خۆم ئەچمەوە گیانم دەرئەکەوێ، يعني دیارە بە شێوەیەک ئەکەوم هەندێک لە عەورەتم دەرئەکەوێ. فادعوا الله لي، داوام بۆ بکە لە خوای گەورە کە تووشی ئەو پەرکەمە نێم. پێغەمبەری خوایش فەرمووی إن شئت صبرتي ولك الجنة، ئەگەر ئەتەوێ صبر و ئارامت هەبێ لەسەر ئەو نەخۆشیە بەهەشت بۆ تۆیە. وإن شئت دعوت الله أن يعافيك، ئەگەریش ئەتەوێ دوعاءت بۆ ئەکەم تەخوای گەورە لەو نەخۆشیە ڕزگارت کە. ئافرەتەکە چی وت؟ فەرمووی ئەصبر، فەرمووی ئەی پێغەمبەری خوا یەکەمیان هەڵەبژێرم، صبر ئەگرم لەسەر نەخۆشیەکەم، بەس یەک داوام هەیە لە تۆ، فادعوا الله لي أن لا أتكشف، بس ئەوەنە داوام بۆ بکە لای خوای تەعالا کاتێک کە تووشی ئەو پەرکەمە ئەبم عەورەتم بەدەر نەکەوێ، يعني گیانم بەدەر نەکەوێ. فدعا لها، پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دوعای بۆ کرد. يعني بەڕاستی زۆر گەورەیە ئینسان سەبر بگرێ ئەگەر نەخۆشیەکی هەبێ، نوقسانیەکی هەبێ، کەم و کورتێکی هەبێ، سەبر بگرێ إن شاء الله بەهەشت بۆ ئەو کەسێ. ولە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله عز وجل قال، خوای تعالى فرمويتي حديثك قدسية إذا ابتليت عبدي بحبيبتيه فصبر عوضته منهما الجنة. أجر إنسانم تاقي كرد وب هردو تشاوي، يعني هردو تشاوي نابي نابو شويربو، أجر تاقيم كرد وو صبري لسر بقري لجاتيا بهشتي بأدم. ولا حديث تري شاهاتوا بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي ئەگەر ئینسان خوای تەعالا خۆشەویستێکی لەدەست لێبسێنێتەوە، سەبری لەسەر بگرێ، یەکەم جا فەرمێ سێ مناڵ، ئەگەر سەبری لەسەر بگرێ خوای گەورە سێ مناڵی لێبسێنێت و سەبری لەسەر بگرێ بەهەشت بۆ ئەو کەسەیە. پرسیاریان کرد ئەی پێغەمبەری خوا ئەگەر دوو، فەرمووی ئەگەر دوانیش سەبری لەسەر بگرێ بەهەشت بۆ ئەو کەسەیە. ئەو سەحابەیە ئەفەرمێ شەرممان کرد بڵێن ئەی پێغەمبەری خوا ئەگەر یەکێکیش، ئەگینا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەی فەرموو ئەگەر یەکێکیش خوای گەورە یەکێکیشی لێ بسێنێتەوە سەبری لەسەر بگرێ بەهەشت بۆ ئەو کەسێ. جا ئینسانی مسلمان پێویستە ئەم مژدە خۆشانە وای پێ بکات کە ئارام بگرێ لەسەر ئەوەی کەوا موسیبەتێکی توش ببێ، ناڕەحەتێکی توش ببێ، ئارام بگرێت، چونکە بەهەشت پاداشتەکەیەتی. ولا کۆتاییشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە ئەفەرمێ المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم خير من الذي لا يخالط الناس ولا يصبر على أذاهم. پیغمبری خوا صلی الله عليه وسلم لحديث صحيحة أفرمي أو إيمان داري، أما هم ما نقريتوا، أو إيمان داري تيكل خلقي بكا، يعني إيشو كاسبي وجياني تيكل خلقه، إيسا كم كس أتواني جاب بيته ولا خلق، يعني هر أبي لناو خلقها بجي وصبر بقري لسر أو نار راحت يعني كلان خلقه توشيبه غيبت يكن
بوختیانی بۆ هەڵەبەسن قسەی پێ ئەکەن یعنی ئەنواع و ئەشکال ئازارت تووشە بێ حەق دەخۆن ماف دەخۆن زوڵمت لێ ئەکەن ئەگەر سەبری لەسەر بگری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوە زۆر لەو کەسە باشترە ئەو کەسە لە لای خوای تەعالا پلەی زۆر بەرزترە لەو مسلمانەی هەر مسلمانە بەڵام ناتوانێت سەبر بگرێ تێکەڵی خەڵکی ناکا و ناتوانێت سەبر بگرێ پاداشتی ئەوە لە لای خوای تەعالا زۆر لەمەی تریان زیاترە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی یا ڕەبی ئارام و سەبرمان بەنسیب بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی ڕەحم بە دایک و باوک و کەس و کارمان بکەی یا ڕەبی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی شیفایان بدەی یا ڕەبی خوایە هەر مسلمانێک داوای دوعای خێری لێ کردین یا لە دڵیا ئێسا حەز ئەکا من دوعایەکی بۆ بکەم یا ڕەبی خوایە من لێت ئەپاڕێمەوە احتیاجی و پێویستیەکانی هەموو مسلمانان بە تایبەتی ئەوانەی کە لەم مەجلیسە دانیشتون و ئەوانەیە گوێیان لەم وتارەیە خوایە کاروبارەکانیان بۆ جێبەجێ بکەی بۆیان ئاسان بکەی خێری دین و دنیای تێبخەی بۆیان یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت بەرەکەت بڕژێنی بەسەر کوردستانە و بەسەر هەموو وڵاتانی ئیسلامە یا ڕەبی خوایە ئەمن و ئاسایش لە وڵاتمانە بەرقەرار بکەی یا ڕەبی خوایە لە بەڵاو موسیبەت بە دوورمان بگری یا ڕەبی خوایە لە تەماحی دوژمنان بە دوورمان بگری یا ڕەبی خوایە ئەم وڵاتەمان ئازاد بکەی لە ژێری دەستی دوژمنان دەربازمان بکەی مانکەی بە خاوەنی وڵاتی خۆمان یا ڕەب العالەمین